یس خۆشەویستان لە ماڵەوە بەخێر بێن جارێکی تر ڕۆی لەسەرەکەین هەموو لایەک بەخێر بێن ڕێز و سڵاو بۆ هەموو لایەک ئەمە تازەترین بەرنامەی کۆرێک تیڤی بەناوی کۆرێک چی؟ هەر بژین خۆشەویستان بێگومان ئێمە بەردەوام دەبین لەگەڵ سپۆنسەری سەرەکیمان ئەویش کۆمپانیای ئارگە نەورۆزی مۆبیلیە کە ئەو لێژنە جوانە لەسەری دانیشتون ئەو مۆبیلاتە جوانە چەپڵەیەک ئەوش بۆ منەوە جێگەیەم بێگومان سپۆنسەر زۆر گرنگە لە بەروی کە بەبوونی ئەوانەوە تیڤیەکانی کوردستان دەوڵەمەند دەبن بە کولتور و فەرهەنگی جوان لە بواری پرۆگرامەکانیانەوە ئێستش دەست پێ دەکەین بەڵام دەمەوێت چەپڵەیەک لێن بۆ ئەم گروپە جوانە کە چەند هاوکاری منن یس چەپڵەیەک بۆ خۆتان با دەست پێ بکەین لە لێژنەوە یەکەمیان دکتۆر محەممەد زازا دووەمیان هونەرمەندی جوان بە ستایلی خۆی و بە دەنگێکی زۆر گەورە هانی مامۆستای بەڕێز مامۆستای مۆسیقای کورد مامۆستا هەڵکەوت زاهیر مامۆستایەکی تر لەگەڵمان ئەویش خۆشەویستێک کاک کامیران ئیبراهیم کە سەرپەرشتی چالاکی هونەری موزیکە لە زانکۆی سەلاحەدین کێ میران ناناسێ خۆشەویستان کە دوێتی لەگەڵ من هەیە بە ناو یار و ئاگاداری ئەلبومی تازەی بن میرا بە دەنگێکی خۆش بێگومان شاعیری بەڕێز کاک هەمە ساید ئیبراهیم کە گۆرانی مات لەگەڵ واو لەو کوڕا چەند جوانە شاعیرێک کە گاڵتەی پێ ناکرێم کە من لای من زۆر عەزیزە بێگومان هەڵ هیوادارین کە بەردەوام بێت لە میوانی بەرنامەکەمان چەپڵێک دووبارە و فەرموو لیچنە زۆر سپاس دەشتە گیان بە خێراتنی و میوانە بەڕێزانە کەم دەستخۆشی لە گروپی موزیکی خۆشەویست دەکەم بە خێراتنی تێکست نووسی خۆشەویست مامۆستا محەممەد ساید ئیبراهیمەکەم زۆر سپاسێکم کە میوانداری بۆ ئەم بەرنامەمان کرد و قبوڵی کرد سپاسێکم جێڕێز و خۆشەویستیە یەکێکە لەو کەسانەی کە هەمیشە بەکارە هونەرەکانەوە ماندووە جوانترین تێکستی پێشکەشی سەرجەم هونەرمەندان کردووە دووبارە بە خێراتیەکەین بە ناوی ستافی دیژیتال بەخێر بێ مامۆستا و بە خێراتی هونەرمەند میراکەین کە خۆی سوپەرستاری بەرنامەکانی پێشوو بوو و ئەرێهانی گیانەوە چیەکی چیەکە هانی لەوێت چێتی؟ هەر خەریکی پاقلاوە خواردنە پاقلاوە ئەو بووی بە لۆکە زاهیرە ژەر پاقلاوە خوا من باقلاوە خۆم لەبەرەوەی کە لەبەرەوەی خەڵکی بە من ئەڵێ تۆ زۆر ڕق و تاڵی لەبەرەوەی شیرینم ڕاستە ڕق و تاڵە حەقی چەپڵەیەکی هەیە زۆر سپاس دەشتێکیان ئومێدەوارین دەست پێشکەین بڵێ ئەمەوێت زانیاریک بم بێەوە خۆشەویستان ئستانداردێک هەیە لە سوپرستاری عالەمە یانێ بەڕاستی ئەو بەشە کەوتووەتە سەر من خۆم کەسێکم کە لەگەڵ خۆشەویستیمان مجاملە قەت نازانم و پێویستەکە ئەو شتە کولتوری ئێمەش فێر بێت کە بە ڕاستی شتەکان وەربگرێت و درۆی لەگەڵ نەکرێت ئەوە لەبەرەوەیە دەست خۆش بێ یەکەم بەشدار بوو خۆشەویستان کێ زانی یەکەم بەشدار بوو کێیە؟ کێ؟ نا ئازاد ئەحمەد چەپڵەیەک بۆ ئازاد ئەحمەد چەپڵەیەک بۆ ئازاد ئەحمەد خۆشەویستان چ گۆرانیەکە ئامادە بله شيء دست خوشیل داد کم و دست خوشیل لجنت کم و بخیرات نامی جمهوری جد کم من گورانیک هوال ابراهیمی حاضر کریه الله من هوال ابراهیم زور خوش شوه سلام بله جبهی ویت مامستا احمد عرب او جباب منه واو بله او جا آوازت سمیر زاخوی هر سرکوتو بیفرمو برای پیش او نای خود بله بله ناویم آزاد احمده لزاخوات دبلا منك ربا عشق وذي قلت يان دبلا من دابان تسوزو تبيان افرس بدي ذكر بيمشخا جيران
زیکار بیم از چون بفیارا جوان. اوکی پیروزه. ممنون. أريدوي جنهي جوي روحي بيتر من توبيوي بس بارستر شكرو آبا تسجندم هاي هاي أريدوي جنهي جوي روحي بيتر من توبيوي بس بارستم شكرو آبا تسجندم هاي هاي خدان کرم جاروجی جاری کد خدا جان فقیری خدان کرم جاروجی جاری کد خدا جان فقیری قرزارم از قرناشیری دای هر دم من طول بیری قرزارم از قرناشیری دای هر دم من طول بیری دای قدری تلسر چوبا تبحشتا بن بیافت بودت خوازم جیک دیرش سرخنجیه بن خوش یافت دای قدری تلسر چوبا ترخنجیه بن خوش یافت بودت خوازم جیک دیرش سرخنجیه من خوش یافت زحمت من وابري ذبتي راكب صرخو قريب زحمت من وابري ذبتي راكب صرخو قريب غرزار مس ورنا شيرين ضاي هردم من طول بيلي غرزار مس ورنا شيرين ضاي هردم من طول بيلي
چاپلەیەک دووبارە بۆ کاکازات دەستخۆش فەرموو لێژنەی بەڕێز دکتۆر سپاس کاک ئازاد بڕاستی عافرم دەنگێتە گەلکی خۆش بوو سپاس شکلێکی حەنونتت گوت سپاس. ئەو طبقاتە هەلبژارتی مناسبێ دەنگێتە بڕاستی سپاس. وەختێتە بەرزید کردنە شاستێت چێ نەبوو لەفزێکی وازە لەگەڵ ڕێزم لەگەڵ مەقام عافرم بۆتە سپاس سپاس زۆر سپاس دکتۆر محەممەد زانی زۆر سپاس بە ئام زۆر زۆر باش بوو بەڕاستی پیرۆزبایت لێ دەکەم سپاس تۆنت پاک بوو هەموو شتێک زۆر زۆر باش بوو فقط چەند شتی بچووکە بوو سەرەتا و زۆر زۆر باش دەستێکی زۆر بە ئەحساس بەڵام لەو ئاخرانەوە تۆزێک سپاس ئاوا لە دەست دەرچوو بەڵام بە ئام زۆر باش سپاس خاتونەمەدانی زۆر سپاس کاک ئازاد دەنگت خۆش بێ ئافرم بە زۆر بە نەرمی گۆرانەکە دەوت بەڵام خۆزگە لە بەشی دووەم لە دوخولیدا نەشازت نەکردا تۆزێک لە تۆن دەرچوویت هەندێک جاریش لەنگە بووی لە ئیقا جار ئاو تەبووی خۆ دەگرتەوە بەڵام بە شێوەیەکی گشتی زۆر هێمنانە گۆرانی دەوت دەنگێکی نەرمت هەیە زۆر خۆشە سەرکەوتوبی سپاس زۆر سپاس مامۆستا هەڵکەوتایی سپاس کاکازات ڕاستی هەلبژاردنە دەژوێستانێرە باش بوو تایبەت ئەو ئیقاع ڕتم بە لەگەڵ ڕتم باش بوو دەنگێتە خۆش بوو سپاس تکاری بوو سەر مەقامێدا ڕاستی هەنێکی تە دەنگی خۆ لیست کەلکی باش بوو بێ نەشاز بوو کۆبلا دووەم ڕاستی هەنێکی هەناساتە هادە برین ڕاستی شەوی گشتی نەمشکلەیە گەلێکی باش بوو سەرکەفتنش بۆ دەتخوازم سپاس زۆر سپاس کاکانی کاک حەمە سەعید بزانین دەست خۆش کاگازات من لایانی تێکستەکە بازەکەم و چۆنێتی ئەداکردنی دەست خۆشی تەمان لەوانێ من بادینی زۆر باش نزانم بە سپیتەکانی زۆر زۆر جوان تێگەشتم دەست خۆش ئەدایەکی جوان بە شێوەیە گوتێ پیتەکان لە دەمت زۆر بە جوان دەرەچوو بیستر بە ئاسانی یعنی تی ئەگەی کە تۆڵێکی ئەوەش زۆر گرنگە لە گورانی وتنە سپاس سپاس زۆر سپاس کاک هەمسەید ئیبراهیم میرە دەست خۆش کاک ئازاد بەڕاستی دەنگێکی زۆر خۆش بوو و هەروەها گۆرانێکەشە زۆر خۆش بوو من هەروە و تێبینم هەیە لە کۆپڵەی دووەم کە چەندێک لە تۆن دەرچوویت و چەند نەشازێکی بچووکت کرد بەڵام بەرحاڵ توانیت خۆت بگریتەوە بە شێوەیەکی باش گۆرانێکە بڵێیت هیوای سەرکەوتن بۆ پاس زۆر سپاس زۆر سپاس بۆ کاکازات چاپلەیەکی بۆ لێبن خۆشەویستان پێشەوەی کە بچین بۆ لای بەشداربووی دووەم دەمانێت بێگومان سپاسی سپۆنسەری سەرەکیمان بکەین کۆمپانی ئارگە نەورۆزی مۆبیلیا چاپلەیەکیان بۆ لایین پێکەوە زۆر سپاس دیاربکر مالامه دیدار دگرید گلامه دیاربکر مالامه دیدار دگرید گلامه
دما دشمن دور کفین ایرین کفن جانم دما دشمن دور کفی های ایرین کفن جانم یارام زورم ایشا جان زورم یارام زورم ایشا جان زورم از کت من سکراتم ایرین دارم زورم از کت من سکراتم ایرین دارم زورم ما دگریم دل برم بوی حیوان قمرم ما دگریم دل برم بوی حیوان قمرم بتناشین یارامنم اتا روزام عسرم بتناشین رحامنم حتى روزان عساري شاپلەیەک بۆ کاک ئاشتی دەستەکانت خۆش بێ لێژنەی بەڕێز فەرموون کاک ئاشتی دەنگت خۆش بێ زۆر سپاس مامۆستا گۆرانیەکی ئارامت هەڵبژارد بوو بە ئارامیش گۆرانەکە دەوت و جمهوریشت هێنا بووە نەشئە لەگەڵ خۆت دەست خۆش سەرکەوتوبی زۆر سپاس مامۆستا دکتۆر بله سپاس کاک ئاشتی بڕاستی گۆرانیەک تە هەڵبژارد خۆش بوو لێ مەقام پێویست بوو باشتر باە یعنی دخوازم وێ گوتنێ بێژم بۆ هەر بەهرەمەندێک کە مەقام پێویستە باشێ باش بە هەری زەحمەت لە کوردیدا مەقامە تە تا حەدێکی تە باش گوت لێ هەر پێویستە باشتر بێنی مەسەلا مەقام لەفز باشە وازەحە ئەو ڕزم زەحمەت نەبوو تێلێ کرد دەستەتکاری بوو بڕاستی گۆرانیکی دی باشتر تە هەلبژارتە تێ درەحی منافەسێ هەبایە شێوەکی گشتی باش بوو سپاس سپاس زۆر سپاس کاک ئاشتی زۆر باش بوو کە لەسەر مەسرح زۆر ئارام بوویت و زۆر ئەو چێ بێژم ئارام وە زۆر هێمن بوویت ئەوە زۆر مهمە بەڕاستی چی بوو دڵمێ ئۆکێ لە مەقامەکە لە یەک دوو جاکێک و تەکنیک بکەیت نەشاستە کرد ئەوە زۆر دیار بوو بەڵام بەعام خراپ نەبوو سەرکەوتوو بیت زۆر سپاس کاکاشی بڕاستی
شێوەیە گشتی باش بوو ڕتم باش بوو ئەداژی باش بوو تەلەفوزاتەش گوتنێڕێژی باش بوو بەس کام سەر مەقام تەنی بێژە مەقام ڕاستی مەقام هەنێکی زەحمەتە چمکی کێشێکی ئازادە حڕێ بەس گۆری عمرێتە برایم مەقام تە باش ئەداک باش کرد زۆر سپاس سەرکەفتنێش بۆ دەتخوازم دەست خۆش کاکشتی تبینی چ بشکۆلە بە بینەران و ئامادەوانش بزان من تێکستەکان نابژێرم بڵێم تێکستەکە باشەیە خراپە بە شێوەیەەکە من باز لە چۆنیەتی بەکارهێنانی پیتەکان و تێکستەکەم کە و گەنجەی گۆرانێکاڵێ دەست خۆش بێ بەڕاستی جۆم لە پیتەکانی تۆژوو بۆ وازعی بەکاردێنە بە شێوەیەکی جوان بەکاردێنە دەستەکانە خۆش و هیوادارم هەر بەو شێوەی بینیتەوە کە گۆرانیڵی بەو شێوە بۆی بینەر بیسەر لێت تێبگە ئەساسە گۆرانی بێش کە گۆرانیڵی تێکستەکە بە شێوەیەک بڵێ کە بیسەر بە جوانی لی تێبگا و بگونجێت لەگەڵ وشەکانە و سوپاس بۆ تۆ زۆر سپاس بۆ قسە جوانن مامۆستا حەمسەید ئیبراهیم چەپڵێکی بڵێن دەست خۆش کاگاشتی بەڕاستی گۆرانێکی زۆر خۆش بوو توانێتە تا حدێک بە شێوەیەکی زۆر باش گۆرانێکە بڵیت بەڵام هەستم کرد تۆزێک نەشازت ئەکرد لە کۆپڵەی دووەم و هەروەها لە بیدایەتی مەقامەکەت هەستم ئەکرد مەقامەکە بە شێوەیەکی باش نەئەگونجا لەگەڵ دەنگی تۆ بەڵام بەرحاڵ توانێت بە شێوەیەکی زۆر باش بیڵێ هیوای سەرکەوتن بۆ خوازم زۆر سپاس زۆر سپاس چەپڵێک بۆ کاکاشتی دووبارە خۆشەویستان سێم بەشدار بوو ئەزانن کێ ئافرین ڕیت خۆشەویستان ئێوە ڕیت بورهان چەپڵێکی بۆ لێن دیانە دانیش وامەزانیم دڵی تۆ وەکو ئەسمان فراوانم چەولەمە بە شەرمەکە لە چاوم سەردەمە خەکەم بینی گریاوم ریگەنوی لەوەی ئازاردەوم ئەگەر لیستی ببوورە لێت بوراو دەردی دڵی من زۆر گرانە دەردی دڵ لای تۆ ئاسانە دەردی دڵ دەرچوی ئافرم بۆ قۆناغی دووەم Why
عیشت پێ ببەخشم لای تۆ زۆر بێ بەهایە جوانیت بۆ تا بەربەسی سۆز بۆنی عەشقت لێوەنایە خەتای چێە کە بێ بڕوای تەنیا خۆتت دامەبەستە خەتای کێیە دڵدێنی وای وشاکانت دوور لەستە لێ ماڵێ خەتای چێە وشاکانت دوور لەستە خەتای چێە دڵدێنی وای تەنیا و تەنیا خۆت مەبەستە دەستت خۆش بێت کاگراییت گۆرانی ئومێد باڵەبان وانە چەپڵەیەکیش بۆ ئەو لێبین بەڕاستی زۆر سکەروکەت و پۆپیلێرە دەستخۆشی لێکن کاک ئومێد ئامادەی بۆ لێژنە؟ ئامادەیت 100,000 طبعا ئۆکەی لێژنە فەرموون کاکرایت سپاس براستی ئەو ئەدا نەختێک پێویستە باشتر باە ژە ئالیە ڕزم نەختێکی خەلەل هەبوو مەقام جار جار نەشاز بووە لەفز پێویستە وازەحتر بە دەنگێتە پێویستە ڕاهێنانتر بکی تاکو باشتر بە سپاس زۆر سپاس بەڕای منیش زۆر ڕیتمت باش نەبوو و ئەوەشە سەبەبەوێت کە تۆ بترسی و ئەو شتەکان تریش هەمووی تێک بچێت بارحاڵ وەکو مامۆستاوەتی چەند جار نەشازت کرد بەڵام دەنگت خۆشە دەنگێکی خۆشە سەرکەوتوو بیت کاگرایی دەنگت خۆش بێت هەوڵێکی باشت دابوو لەگەڵ توانای دەنگت ئارام بوو دەنگت نوعەتی خۆشە هەندێک جار لە ئیقا هەستە کرد ئەچیتە دەرەوە گەڕایتەوە بەڵام لە تۆنیش چەند جارێک دەرچوون هەبوو بەڵام بە شێوکی گشتی بە ئارامی گۆرانەکە دەوت سەرکەوتوو بیت سوپاس سپاس کاکرای ڕاستی دەنگێتە نوعا ما باش بوو سەبر بوو هێمن بوو وەکو دکتۆر محەممەد گوت ڕاستی سەر هێنەوەی خاڵێ ئەو خاڵا گوت دیار کرد تەلەفزاتەش گوتنێرە پێوتە زیاتر دیار بکەیت ئەو خاڵ گەلێکی گرنگە و سەرکەفتنێش بۆ دەخوازم دەست خۆش کاکەڕایی من یەک شتی پسیکۆلاڵێم خۆزگە ئەوەیە کە گۆرانی ئەڵێ تەقلیدی گۆرانی بێژێکە بە ستایلی خۆی بیڵێ لەوانەیە لە زۆر پێکاتی گۆرانەکەدا لە مۆسیقا لە ئێدایە جوانتری لەوانەیە بیڵێ تۆ لێرە ئەدای ئەو کرد بزەبەت وەکو ئەو جۆرانەکە هاتە جۆم تێکستەکە هەست بەکرد زۆر وشەی تێ ناگەشتم زۆر ئەساسە تۆ دانی پیا بنی خەڵک لێت تێ بکە دەست خۆش بکا کە ڕایجە دەنگت خۆش بێ کاکرایت بەڕاستی گۆرانێکی زۆر خۆش بوو و دەنگێکی زۆر نرم و زۆر خۆش بەڕاستی گۆرانێکەش خۆش بوو هێوادارم سەرکەوتوبی خۆش زۆر سپاس دەکەین کاکرایت زۆر سپاس خۆشەویستان ئێستش بەشداربوویەکی تر ئەوش ناوی زیرەک زرار فەرموو تاکەی بناڵم بۆ تۆ جانە تاکەی بسووتم ئەی بڕیارت وانە بفەرمووت من ڕۆژە هەندێم ئێستاش چاوەڕێم بیتەوە بەهێ منی وەکو جاران دەرگای ژوورم بکەیتەوە ئێستاش چاوەڕێم بیتەوە سەرکەوتی بۆ قەناغی سپاس
یەکجاری ئەگەر تۆ وەفاداری ئەگەر بەڕاستی یاری پەیمانی ڕاستیم بدێ مەرجی بە یەکجاری لە دوو دڵی دواز بێنە جارێ وەفات بنوێمان دڵ هەواری بۆ تێناناتی باواری لە دوو دڵی دواز بێنە جارێ وەفات بنوێمان دڵ هەواری بۆ تێناناتی باواری ئاخ داوێ لا زولفت نادەم باشە عاشقی تۆمە ناپرسی جارێ داوێ لا زولفت نادەم باشە عاشقی تۆمە ناپرسی جارێ ناتوانم بێت تۆ جانەمەتوانم بێمەیلی تۆ ئازادی جانم بابەس بێ ئەم ژیانە ژیانی مەرگ و ژەوەنە خۆشەویستی سوتانە سوتاوم بازاری بابەس بێ ئەو ژیانە ژیانی مەرگ و ژەوەنە خۆشەویستی سوتاوم بازاری ئای نازانی باوانم ئاگر بەربوو لە ژیانم ڕێت نەدا بە کاروانم چارێک بەمیوەندەوە ئای نەزانی باوانم ئەگەر بەربوو لە ژیانم ڕێت نەدا بە کاروانم ڕۆژێک بەمیوەندەورم ئاخ داوێرا زۆلفت نادەم باشە عاشقی تۆمە ناپرسی جارێ داوێرا زۆلفت نادەم باشە عاشقی تۆمە ناپرسی جارێ ناتوانم بێت تۆ جانە ناتوانم بێمەلی تۆی ئازاری جانم دەستت خۆش بێت هەر بژین گروپی مۆسیک چەپڵێ خۆتان فەرمونون لێشنە کا کامەران با فەرمێ کاک زیرەک وەڵاهی شتێ هەری باش ڕاستی دەبێت سرانە گۆتە گوت دەستران دەنگێ خۆگرت نەب دەنگێ زەکریا گوت ئەف گەلێکی باش بوو زۆر سپاس سپاس بۆت کاک زیرەک ئەوەی کە ئەمبینی دڵخۆش بی لە گۆرانێکە هەڵدەدا خۆت ڕابێنیت بەڵام ئەوایە پرۆڤەیەکی باشتر بکەی بەڕاستی سایتەرەت بەسەر ڕۆحێتی میلۆدەکە نەبوو بەس هەوڵت دابوو سەرکەوتوو بیت سپاس زۆر سپاس کاک زیرەک لەسەر مەسرح وەکو بینین باشیت یانێ بەڵام وەکو دەنگۆوانە ئەحساسم کرد سێتەرەت بەسەر دەنگ تا بە هیچ شێوە نەبوو زۆر سپاس بەێ سپاس کاک زیرەک بڕاستی متخستە گۆرانێکی دی هەلبژارتە تایبەت نەکو و تەقلیدا زەکەری عەبدەڵڵا بکی پێویست بوو دەنگێ خۆ شەکلێکی طبیعی بگۆتەش بەرگ جار جار هەنە گۆرانی بێژ دەنگێ وانە خۆشن لێ تەقلید نابن زەکەریا زەحمەت تەقلید بکی فەیروز بەعەرەبی زەحمەت تەقلید بکی ئەو تشتێوە هەنە مەرەفزانە بە چ گۆرانی هەلبژێرە وەکیدن تەتخست تەقلیدا زەکەریا بکی زێدە نەبەرات و ئەو ڤیبراتۆی لازم نەبوو خستێ یان پێویستە ستایلێک دی بێژی بکورتی سپاس کاک دەست خۆش دەست خۆش بێ بە جوانی ئەدای گۆرانەکە کرد ئەدای تێکستەکە کرد بەلاحرا بڵێ بە جوانی لێ تێگەشتم پیتەکان بە وزوحی بوو بە شێوەیەک بوو بیسەر بە ئاسانی لی تێگەشت دەستەکانە خۆش بێ ئەخوا دەستت خۆش بێ کاک زیرەک گۆرانێکی زۆر خۆش هەڵبژار بوو و دەنگێکی خۆش هیوادارم سەرکەوتو بیت
زۆر سپاس بۆ کاک زیرەک. خۆشەویستان پێشەوەی کە بەردەوام بین لەگەڵ ئاخیرم بەشداربوو دەمانە بێگومان سوپاسی سپۆنسەری سەرەکی من بکەین ئەویش کۆمپانیای ئارگە نەورۆزی مۆبیلە چەپڵەیەکیان بۆ لێن لەبەرەوەی کە بێگومان بە بۆنەی ئەوانە دەتوانین بەردەوام بین. پێشترە سۆ ئاخیرم بەشدار بوو کێزانێ کێیە؟ دلێر کاک دلێر میرخان فەرموو. ئۆکەی خۆشەویستان ئێستاش ئێمە ئێوە کاک دلێر میرخان فەرموو چ گۆرانێک ئامادە کردووە؟ گۆرانێکی هەواڵ ئیبراهیم. الله چ گۆرانێکی؟ من چی کردە دڵبەرەوە؟ فەرموو. Vina min zarokeke ya çavete buy Keci gera xuna kujî zalim buya hoy Seru samanit min diney bawr biketoy Boçî te selam teney tebar kiruçoy Şeva tarî çendereş bet burce her helet Zistan çend tîr û dijwar bît barde her hêt Dîsaviyan geriya fil bît projek de her hêt Her dildarek bo hêlîna xwedê vegeriyêt Min çêkiriye dilbera min fil min dilmayî Çi dildar cuda nabin û saf sanayî Gerîb ya te ez ê mayî آخ بو خمو تالیا منی ندومانی دەستەکانت خۆش بێ کاک دلێر دەستت خۆش بێ لێژنەی بەڕێز فەرموون کاک دلێر
دەنگت خۆش بێ بەڕاستی ئافرم ئافرم هەزار جار ئافرم سپاس مامۆستا مەمنون زۆر بە هەستەوە گۆرانەکەدەوە زۆر بە ئەحساسێکی جوان چوو بوویتە ناو ناوەڕۆکی گۆرانیەکە سەیتەرەت کرد هیچ هەڵەیەکم لێ نەبینی ئافرم لەکوێ هاتووی مێرگە سوور سڵاو بۆ مێرگە سوور چەند جوانە خاستن لە بەهار دەست خۆش سەرکەوتوو سپاس مامۆستا دکتۆر بله سپاس کاک دلێر مەمنون مامۆستا بڕاستی ئەداەتە باش بوو سپاس جالی ڕزمجی زۆر باش بوو مەقام پێویستە جارجار تو گوه بدێ ئەنشەڵەت تێ مەرحەلە دووەمین کتەهاتی مەقام پێویستە حدودی بناسی شێوەیە ئەو یەک دەنگێتە خۆشە و خورتە لێ زێدە ئەو نەبەر و ئەو ڤیبراتۆ و ئەو نەقشە لێ زێدە مەکە بە قەیسی خۆستی بتەنیا بکە سپاس بۆتە کاک لێر دەست خۆش پیرۆزبایك لێکم زۆر باش بوو چەند شتی بچووک بوو بەڵام بە ئام زۆر زۆر باش بووی پێویستە زۆر زۆر خۆت ماندوو بکەی بۆ ئەگەر شانس تێناکە مایتەوە بەلای من زۆر باش بوو بەڕاستی پیرۆزبایك لێ دەکەم زۆر سپاس گەلێکی سپاس بۆتە کاک دلێر سپاس مامۆستا ڕاستی دەنگێتەی زەلالی نەرم بوو زوود کەوێت دلێ مرۆڤدا ئەحساسێکی گەلێکی خۆش بوو ڕاستی بەس هەنێکی دوارێ ئیقاعیدا لذا سونجێ گوتە چەپ کاتدا بدرام زێرە ممکنە ئەو هەنێکی ئیقاع باش نەبوو دەستخۆشیرەتکەم دەنگێتە گەلێکی خۆش بوو سەرکەفتنێک بۆ دەتخوازم دەست خۆش دەستە خۆش بوو ئەدایەکی جوان بوو بەڕاستی بە جوانی لە گۆرانێکت گەشتم زۆر دڵم پێ خۆش بوو لەوانەیە ئەداکە ئەومە جوان بوو بە جوانی شەکانی خستە ناو جێمەوە زەوقم لە گۆرانەکەش بوو کە بە جوانی گوێ بگرم دەستەکانە خۆش بێ خۆشە جوانی ماشەڵڵا دەست خۆش ئەوە دەشت حەقە شارێک پێشکەشی جەماوەرەکە بکات کاک حەمە سەعید بەس ئەمانەوەیە جوانترین شەعر لای جەنابەت کامەن لە ژیانتان نووسیوتە خۆشترین شەعر بووە جامشیلەیە من تەمەڵم لە شارە شارەکانی خۆم لەبەر نییە من ئەدناسم ئەزانم چەنە شارت لەبەرە یعنی خۆت مەشارەوە خۆم ناشارمەوە شتێک گەڕڵێم بەس شتێکم پێە دایمە من خەزێنی خۆم پێە ناچمە شەڕۆگەل ئەزانم ئەدناسم چەپلەیەک بۆ شاعری بەڕێز کاک حەمە سەعید ئیبراهیم کە بێگومان چەندەها ساڵە خزمەتی هونەرمەندەکانەکە بۆ منیش زۆر سپاسیەکەم بێگومان سپاس بۆ تۆ دەشنی خان سەمای چاو طبعا کەس نەیوتەوە بەس لای کاگەڵکەوتە ئەیا بکێ ئەو سەربەستە ئیشەکەی ئێمە ئاواییە ئەڵێ کە چاوتم دی ڕەنگم گۆڕا لە خۆشیە قسەم نەما هەستم کرد کە چاوەکانم بە بینینت کەوتە سەما نەمزانی بۆ سەیرم کردی خێرە بە خێرایی ڕوون تێ کردی دە پێم بڵێ هۆکەی چی بوو بۆچی واز و خۆشم ویستی نازانم بۆ خولای تۆ بووم مەسی چاوی جوانی تۆ بووم پێم بڵێ بۆ هۆکەی چییە من بەم جۆرە عاشقی تۆ بووم ئەی دڵبەسە ئەی دڵبەسە چیت لێ بکەم لەوە زیاتر چیت بۆ بکەم بە چاو هەموو شتم پێوت کە تێنەگا من چی لێ بکەم واو ئێمە پێشەوەی کە داواکاریەکمان هەیە لە مامۆستا هەڵکەوتجار خۆشی ئێستا سێری چاومەکە ئەزانێت چ داواکاریەکەم لەوانە بێ ئەوە عاشقی دیارە ئەوە دڵت تەڕەکە ئەوهای شاری جوانە نووسی هیوادارین هەر عاشق بیت و دڵت تەڕ بێ عاشقم با بزانی لە زمانی گەنجی ئەمڕۆ ناخی گەنجی ئەمڕۆ بە تایبەتی بە تایبەتی لە کچان ئەگەم و ئەزانم چۆن گزارش لە هەستی ئەوانەکەم ئەمڕۆ عاشق لەگەڵ پیتەکان ئاکەم باوەشم پێکەن ماچمەکەن منیش لە جێگای خۆیان دانێم بۆی گوتانم بیگەێنمە بینن منیش دەڵێم کاکەڵکەوتجایر ئەو شارەی کەوتی یەک ڕستەی حەز ئەکەین هەر ئێستا بیکە بە مێلۆدی بزانی نەتوانیت هەر ئێستا و مفاجئەیەکی زۆر گەورەی بەڵام حەزەکەن هەر ئێستا بیکەبێ من نەمبینیوە ئەسێریکن چۆنی بۆ یەکەم جار خۆشەویستان لە تەلەڤیزیۆن ئەکسکلوسیڤ کە چۆن مامۆستا هەڵکەوتجایر مێلۆدی دانێ
دەنگ هەیە؟ بەڵێ. سێ چوار سانێ ماوە؟ یەک. بۆ سەمەیش هەیە. هانی لەگەڵ ما بڵێ. کە چاوتم دی ڕەنگم گۆڕا لە خۆشیە قسەم نەما هەستم کرد کە چاوەکانت ببینێ کەوتە سەما گەرگە. خۆشەویستان ئەوە من پێڵێم زندی، ئەوە من پێڵێم ئەکسکلوسیڤیتی کە وەکو ئینگلیزیەکان ئەڵێن، ئەوە من پێڵێم مامۆستاکان کە لێژنن لێرە چەپڵەیان بۆ لێبن. دەست خۆش کاک دلێر بەڕاستی گۆرانێکی زۆر زۆر خۆش بوو، گۆرانێکە لە جێگای خۆبی بوو، دەنگێکی خۆش، دەنگێکی نەرم، ئەدایەکی جوان، هیوای سەرکەوتنت بۆ خوازم دووبارە سپاس دەکەم. زۆر سپاس هونەرمەند میرە. خۆشەویستان چەپڵێک بۆ کاک دلێر هەر سەرکەوتوو بیت، چەپڵەیەکی گەرمی بۆ لێبن بەڕاستی. واو. خۆشەویستان پێشەوەی کە هەر 1 2 3 4 5 5 5 بەشداربووەکان بێنین بۆ ئێرە پۆینتەکانیان وەربگرین و بزانین کێ لە پێنجەکە دوان دەرئەچێت، حەز ئەکەین بیکەین بە گۆرانیەک، بە شاییەک، بە پلەی میرە؟ میرە هونەرمەند میرە فەرموو وەرە سەر شانۆ و گۆرانەیەکی خۆشمان پێشکەشکە. Serdama kha kem bini geriya. Serdama kha kem bini geriya. Nigaranîm lewê yer zerdam. Agir neşleyip bibure lit bure. Herkes neşleyip bibure lit bure. Çavlama بڵێ وقدر ما ئەزار لە ناخما بڵێ مەگەر دڵم بە زمانی بردێ کە نەتوانم ئازاری تۆ خۆش بێ هەرکات ویستت داوای لێبوردن بکەی هێندە بەسە بە سۆزەوە ناوم ببەی لەچی ببورم خۆ تۆ بەبووری چۆن دڵم دێ بڵێم ئازارم مەدەی چاولەمە باشر مەکە لە چاوم سەردەمە خاکەم بینی گێریەم
بۆ هونەرمەندی بەڕێز میرە. چۆنیت؟ دەستەکانت خۆش بێ. ئێمە زۆر حەزەکەین بێگومان میوانی ئێمە بی هیوادارم ئەو هەی هاوکارمەمین. خۆشەویستان دووبارە چۆپڵەیەکی گەرم بۆ خۆتان و بۆ هونەرمەندی بەڕێز کاک میرە. زۆر سپاس کاک میرە. ئۆکەی خۆشەویستان پێشەوەی کە کۆتایی بێنین بە بەرنامە جوانەکەمان بەرنامەی کۆڕێکستار پێتان دەڵین بێگومان بە ڕێگەی SMS کام دوان هەڵەبژێرە و مامۆستا هەڵکەوتایی دوای باسی ئەوە ئەکات و دەمەوێت یەک بە یەک چەپڵەی گەرمیان بۆ لێن بزانین کامیان دەرەچن. ئازاد ئەحمەد، ئاشتی حەمید ئەحمەد، ڕەئید بورهان، زیرەک زرار، دلێر میرخان. فەرمووتەنیشتنەوە بوەستن لێرەوە با تۆزێک بێنە پێشەوە. لێژنەی بەڕێز ئێستا پۆین دەدان. فەرموو. دەشتێکیان ئێمە ئێستا ژمارەکانیان پێدەین، دواتر ڕای دەگەێنم ئەو دوو کەسەی کە سەر دەکەوێت بۆ ئەوەی کە بە SMS دەرچێ بۆ تۆپدا. لە ئازاد ئەحمەدەوە دەست پێکەم دکتۆر. بڵێ ئازاد ئەحمەد نکمە 8 پلە وەرگرتێ. 8 لە لای منەوە 7 لە لای من 8 لەجە من 8 لای منیش 8 کۆیەکەی دەکاتە 39. واو چەپڵەیەک زۆر دەرەجێ بەرزە دەدزنەوە. بزانین دڵخۆشی پیشان بە لەبەرەکە پۆینتەکانە زۆر زۆرە. ئاشتی نکمە 7 پلە وەرگرتی. لە لای من 6 لای من 7 جەمەجی 7 پلە وەرگرتی. لای منیش 7 کۆیەکەی دەکاتە 34. زۆر سپاس. کاکڕائید نکمە 6 دەرەجە وەرگرتیە. 6 لای منی 6 لای من 7 منجی 6 لای منیش 7 کۆیەکەی دەکاتە 32. زۆر سپاس. کاک زیرەک نکمە 6 دەرەجە وەرگرتی. لە لای منەوە 5 لای من 6 لای من 6 لای من 6 کۆیەکەی دەکاتە 29. کاک دلێر میرخان. کاک دلێر میرخان نکمە 8 دەرەجە وەرگرتیە. کاک دلێر لای من 8 وەرگرتووە. لای منیش 8 کاک دلێر جەمەجی 8 پلە وەرگرتی. لای منیش 8 کۆیەکەی دەکاتە 40. زۆر سپاس. دەشتێکیان ئەوەی کە توانی دەستخۆشی بۆ گروپی موزیک سەرەتا بێگومان با چەپڵەیەکیان بۆ لێن بەڕاستی زۆر هیلاک بوون. بۆ ئەو جەماوەرە خۆشەویستە کە خۆراگر بوون لێرە توانیان لەگەڵمان بمێنەوە. ئەو دوو کەسەی کە توانیان سەرکەون بۆ ئەوەی کە بە هەفتەیەک SMS مەجاریان هەبێ. دلێر میرخان پلەی 40 بە پلەی 1 ئازاد ئەحمەد. دەستخۆشی لە یەکتری بکەن، دەستخۆشی لە یەکتری بکەن. پیرۆز بێ لە کاک دلێر و کاک ئازاد. پیرۆزە 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 پیرۆزە. زۆر سپاس. چەپڵەیەکیان بۆ لێن. زۆر سپاس زۆر سپاس. و لای هەموو لایەک خۆشەویستان وەکو ئەزانن ئێوە لە ماڵەوە یەک هەفتە کاتان هەیە لەبەرەوەکە دەنگی لێژنە لە 150 ئێوە لە ماڵەوە ئەتوانن ببن بە لێژنە و یەک هەفتە کاتان هەیە دەنگ بدەن بۆ کاک ئازاد یان بۆ کاک دلێر. کام لەو دوانە لای ئێوە لە ماڵەوە باشتر بوو و بچێت بۆ فینال لەگەڵ گروپێکی زۆر گەورە وەکو ئەم خۆشەویستانە بە زندی گۆرانی بڵێ بۆ جمهورێکی زۆر گەورە دەتوانن SMSکەن بۆ 92 52 دووبارە چۆن؟ وەکو ئەم جەماوەرە خۆشەویستەوتی 92 52. سو هاتینە کۆتایی و دەمانەوێت سپاسی سپۆنسەری سەرەکیمان بکەین کۆمپانیای ئەرگە نەورۆزی مۆبیلیە. زۆر سپاسی ئێوە یەک فریستایلم بۆ لێبن. زۆر سپاس. زۆر سپاسی لێژنەی بەرە. زۆر سپاسی ئێوە خۆحافیز.